با ئامادەبوونی بەشێک لە نووسەران و ئەدیبانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری سەردەشتی خۆشەویست دیارە چەند چالاکێک بەڕێوە چوەیەکێک لەو چالاکیانەش نووسەر سابیر بێتوشی 6 لە کتێبەکانی خۆی نمایش کرد و توانی بگەێنێت بە خوێنەران و بە ئەدیمان. دیارە گرنگی ئەم کۆڕانەوە ئەم کۆبوونەوانە دووبارە لێک نزیکردنەوەی بەشێک لە نووسەران و لە ئەدیبان و هەندێک جار لە هونەرمەندان و کەسایەتی دیارەکانیش هە لەنێوەم کۆبوونەوەیە و دواتریش گفتوگۆ ئەدەبیەکان و زیاتر گرنگیزان بە ئەدەبیات و زیاتر بڵین نووسینی کتێب بۆ نێو کتێبخانی کوردی و دەوڵەمەندترکردنی بۆ ئەم کۆڕانەش لە نێو ڕۆژهەڵاتی کوردستانە بەردەوامیان هەیە. لە ماوەی دو-سێ ساڵی ڕابردوودا چەندین بەرهەم لێرە پێشکەش کراون، پەردەیان بۆ لادراوە، بەرهەمەکانی مامۆستا هێرش بێتوشی، بەرهەمەکانی کاگ حەسەنی ڕەوێژ و بەرهەمەکانی مامۆستا سابیر بێتوشی. بە خۆشحاڵیەوە ئێستا لە سەردەشتێ خەڵک زۆر هۆگرە بۆ کتێب خوێندنەوە، بۆ کتێب نووسین و لێرەدا ئێمە ئەنجومەنی ئەدەبی سەردەشت و ئەمنیش یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی ئەدەبی سەردەشت خۆشحاڵین کە توانیمانە لە مودەتی ئەو چەند ساڵەیدا پەردە بۆ لەسەر کتێبی چەند کەسایەتی دادەین و پێشکەشی کتێبخانەی کوردیان کرد. وەکمۆ ئەو ساڵمەنیش بەڵێ ئەدەم دەست هەڵبگرم لە مافی خۆم. کە لەلایەن ئەنجومەنی ئەدەبی سەردەمەوە بە هاوکاری فەرهەنگ و ئیرشادەوە پێک هاتووە بۆ پەردەلادان لە بەرهەمەکانی مامۆستا سابیر بێتوشی کراوە کە بەڕێزیان ساڵانێکە لەو ڕێیەدا دەستی نووسینیان هەیەەوە ئەرکیان کێشاوە. ئێمەش بۆ ڕێزنێنان لەو بەڕێزە ئەو کۆڕەمان بۆ گرتووە کە 6 بەرهەم بە تێکڕا 7 بەرهەمی هەیە، بەڵام بەرهەمێکی هێشتا چاپ نەکراوە و 6 بەرهەمی چاپکراوی هەیە کە ئەوشۆ قسەی لەسەر کراوە ئەوە شرۆڤەکراون. نووسین هەر لە زۆر دەغدەغەی من بووە. من لە فەقێتێ لە تەمەنی 17 ساڵیدا یەکەمین بەرهەمم لە وەرجێڕانەوە دەست پێ کردووە. لە 19 ساڵیەوە بەرهەمی دووەمم وەرجێڕانم دیسانەکانی کردوێتەوە 2 کتێب. دواتر لە ساڵی 1380 تام داوەتە شیعر و بەرهەمی شیعریم پێکردنە. بەرهەمە شیعرەکەم دوای 10 ساڵان بە چاپ گەیاند. بەو بەرهەمە شیعرێکە لە بە چاپم گەیاند غیرەتم شکا وەڕات چەند بۆشکا کە توانیم دیسانەکانێم بەرهەمی دیکە بنووسمەوە و بە چاپیان گەێن.